31 ساڵە دوو حیزب لەم نیشتیمانە پڕگەوهرە حکوم دەکەن، بەڵام زۆرێک لە گەنجانی بێکارن. ساڵانە هەزاران قوتابی زانکۆ تەواو دەکەن، بەڵام لە بازاڕی کارا کاریان دەست ناکەوێت. گەنجانی شاری سۆران دەڵێن لەم شارەدا هەلی کار زۆر کەمە و حکوومەتیش بێباکە. من وەکو گەنجێک لە سۆران کە تا ئێستا لە 2016ەوە تەخەڕوجم کرد و تا ئێستا نەمەزراوم بە کار و کاسبیەوە مەشغوڵم، جگەلەوەش کار و کاسبی نییە. من چوار سەرخێزانم، تا ئێستا 500,000 داهاتی ماگانە نیە. چۆن بتوانم لەو زستانێکە بەیانی دووبیانی دەست پێکا بەرمیلی نەوت بکڕم بە 250,000 دینار، جگەلەوەی کە کرێ کارە با زۆرە غاز بەردەوام سعری بەرز دەبێتەوە. هەموو تێچوەکان لەسەر هاوڵاتی بەرز دەبنەوە، حکوومەتیش بێباکانە هیچ ئاورێکی لە سینی گەنج نەداوەتەوە بەداخەوە. سەبارەت بە هەڵی کار لە هەرێمی کوردستان بە شێوێشی گشتی و لە دەڤەری سۆرانیش بە تایبەتی هەڵی کار بوونی نییە. ئێمە وەکو کاسبکاران لەناو شار ئەتوانین بڵێن داهاتێکی وامان دەست ناکەوێت کە بتوانین بژێوی ژیانمان بێ بەڕێ بکەین و ئەبین من بەو ماتۆڕەیە ڕۆژانە 10,000 15,000 ئیشەکەم، ئەویش نازانم لە کرێخان و بدەم یاخود مەسرفەتی ژیانی خۆمی پێ بکەم. بێکاری کاریگەری لەسەر هەموو تاکەکانی کۆمەڵگە هەیە و هۆکارێکە بۆ دروستبوونی کێشە کۆمەڵایەتیەکان و تێکچوونی شیرازەی خێزان و لادانی گەنجان بەرەو دیاردە دزێوەکان. تابان ئەو با بڵێن بێکاری کاریگەری لەسەر هەموو سەکتەرەکانی ژیانە بیتن. مەسەلم زۆرێک لە ناخۆ زۆرێک لە ڕژبینی و ناومێدی و هەروە تاکێکی پاسب بەرهەم دێنن کە با بڵێن هەلی کاری لە بۆ نەبێت، وەروە دەنگێکی ناڕازیش بەرهەم دێنن. بۆیە ئینشاڵڵا بتوانێت لە داهاتوودا ئەوە باشتر بکەێتن و بتوانێت زۆرترین هەلی کار لەو شارە بەڕەخسێنرێت. لە ڕووی بەرهەمهێنانەوە بەرهێنانەوە کۆمپانیاکان ناچار بکرێن بێن لە ئیدارە سربەخۆکانیان لە شارە بوتوکان کۆمپانیاکانیاندا بمەزێرێن، ئەوەش واکات هەلی کار لە بۆ شارانە باشترە بیتن. بێگومان ئەو گەنجانێکەوە دێن لێرە پەنا دەبەنە بەر فۆرمێک کە پڕ بکەنەوە بۆ بێکاری، دیارەکە ئەو گەنجە لە ناو بازاڕی کاردا بۆ خۆی هەلیکاری دەست نەکەوتووە. پەنا بۆ شوێنێک دەبات کەوا بتوانێت هەلیکاریان بۆ بدۆزێتەوە لەبەر ئەوەی کە بێکارە، یاخود پەنا بۆ ئەوە دەێنێت کەوا فێری پیشەیەک ببیت لێرەکەوا ڕاهێنان لە بوارێک وەربگرێت لەبەر ئەوەی کەوا بێکارە، بۆ ئەوەی لە داهاتوودا بتوانێت کە پشت بەدەستی خۆی و پشت بەتوانە و بەهرە و بە شارەزایەکانی خۆی بەستێت و ببێت بە خاوەنی پرۆژە، یاخود ببێت بە خاوەنی هەلیکارێک لە بە پشت بەستن بە بەڕێوەبەرایەتیەکەمان. سۆران ئەگەرچی ناوچەیەکی فراوان و سەرسنووری و گەشتیاری و کشتتوکاڵیە، دەکرا هاوڵاتیانی زۆرترین هەلیکاریان بۆ بڕەخسێ و بێکار نەبن، بەڵام بەپەی ئامارێکی کار و ڕاهێنانی پیشەیی ڕێژەی بێکاری لە سۆران نزیکەی 115 و زیاتر لە 5,000 کەسیش فۆرمی هەلیکاریان پڕ کردوتەوە کە زۆرینەیان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.